خۆشەویستانم تەوری دووەمی بەرنامەکەمان تایبەتەوێ بە مەراسیمی جەژنکردن دیارە لە تاراوگە کوردانی تاراوگە چۆن جەژن ئەکەن لە ڕێی سکایپەوە زۆر بەڕێز مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی بانخواست لەگەڵمانە بێ. مامۆستا بەڕێز سڵاوی خوات لێبێ، هیوادارم زۆر باش بی و تەندروستی زۆر باش بێ، جەژنە پیرۆز بێ و هەموو کات هەر لە جەژن و خۆشیاوی. سڵاوی خوا لە جەنابیشتان بێ، جەژنی جەنابیشتان پیرۆز بێ، هەموو ساڵە بەخێر و خۆشی و کامەرانی بۆ جەنابتان و بۆ میلەتەکەمان و سەرجەم مسڵمانان. بەڵێ زۆر سپاس. مامۆستا پێشەوەی بچینە سەر باسی جەژن ئەمەوێ پێم بڵێ زۆر جار ئەبینین لە تاراوگە لە وڵاتانی دەرەوە زۆر کوردانی خۆمان زۆرە باشی مامەڵێ لەگەڵ مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بۆنە ئاینەکانەکەن. سەرەتا ئەگەر پێش ئەوی بچینە سەر جەژن مانگی ڕەمەزانی پیرۆز لای ئێوە چۆن بەڕێوە چوو، چۆن پێشوازیتان لێکرد، چۆن بەڕێتان کرد، ئایا گەرم و گوڕی پێوە دیار بوو لای ئێوە لای کوردانی تاراوگە؟ وەڵی لە ڕاستیدا مانگی ڕەمەزان یعنی بە معنای کەلیمە جێگەی دڵخۆشی هەموو مسڵمانانە لە ئەوروپادا. لە مانگی ڕەمەزانە ئێمە بۆ نمونە لە شوێنێکی وەکو بەریتانیا نزیکی 2000 مزگەوتی تێدا هەیە. جگە لەوەشی نزیکی چند مزگەوتی کوردیمان هەیە. هەر لە یەکەم ئەسڵەن نەکەر بڵێم لە کاتی ڕەمەزانە، بەڵکە مانگێک پێش ڕەمەزان هەمووی ئەپارێتەوە یا ڕەبی خوای بمگەێنە مانگی ڕەمەزان. بەڕاستی ئەمە جێگەی زۆر دڵخۆشیە. تەنانەت مناڵەکان گەنجەکان ئینجا کاتێک کە ڕەمەزان دێت بە جەوێکی زۆر بەڕاستی جۆش و خروشەوە ئەو خەڵکە ڕووە کاتە مزگەوتەکان. یعنی تۆ بیر لەوە بکەرەوە جاری وا هەیە 12 ساعت بە ڕۆژ ئیشەکات، بەڵام لە عینەن کاتێ کاتێک کە دێ بۆ مزگەوت زۆر بە ئاسایی ئێمە تەعاً لێرە نوێژ عاتن درەنگ ئەکرێت لە ڕاستیدا لە چاو کوردستانە، بەڵام لەگەڵ ئەوەشە ئەو خەڵکە مەسەلەن دێ بۆ تەراویح وەترەکەی ئەکا بە تایبەتی لەسەر لە دەشەوی ئەخیرە ئەمێنێتەوە تا بەیانی گوێ لە دەرسەگرێ گوێ بۆ من ئینجا خەریکی شەو نوێژن، ینی جەوێکی زۆر خۆش بەڕاستی ینی هەستەکەی بە معنای کەلیمە کاتێک کە ڕەمەزان لێ ئەڕۆهیوە من هەبووی خۆزگە ڕەمەزان زیاتر لە مانگێ بووە، خۆزگە 2 مانگ بووایەت. بەڵێ دەست خۆش مامۆستا هەڵسەنگاندنتان بۆ زیاتر پابەندبوونی مسلمانان لەوێت چۆنە، خۆشحاڵی بەوەی کە مسلمانانی بریتانیا و بە تایبەتی ئەو شاری جەنابتی تیای پابەندن بە دینەوە، پێ دوایە کە گەنجێکی زۆری پێدەن. هەڵسەنگانی تۆ چییە گەشتبینی بە کوردانی ئەو وڵاتە بە پابەندبوونیان بە دین؟ وڵی لە ڕاستیدا بە دڵنیایی گەشتبینم بەوەی کە تۆ حساب کە ئێستا ئێمە لە کۆتایی قەرنەکانین. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ خەیر القرون قەرنی وەنیە، پاشان ئەوەی دووەم پاشان ئەوەی دواتر. ئێستا ئێمە لە ناو کۆمەڵی خەڵکانە ئەژین زۆر جیاوازن بەڕاستی وەنیە. ئێستا لە شوێنێکی وەکو بەریتانیا 280 نەتەوەی تێدا هەیە، هەر یەکە مەسەلەن دینێکی هەیە کولتورێکی خۆی هەیە. کاتێک کە خەڵکی مسلمان لەگەڵ ئەمانە تێکڵاو ئەبێ، بەڵام گرنگیەکەی لەوایە سبحان الله کە باسی ئیسلام دێتە پێشەوە لێرە وەکو دژەدین زۆر کەم هەمانە، زۆر بەکەمی. یعنی خەڵک بۆ نمونە کاتێک کە مزگەوتێک دەکرێتەوە، کاتێک کە بۆ نمونە شتێکی دینی ئەبێ هەمووی بە جۆش و خۆش و بەلای شتێکی زۆر طبیعیە. بۆیە بەڕاستی شوێنێکی وەکو با بڵێن بەریتانیا بە تایبەتی تۆزە جیاوازترە لە وڵاتەکانی تر لەبەرەوەی کرانەوەیکی زیاتر تیای لە ڕێگەی حکومەتەوە. خەڵک ڕوو لە دینن، بڕۆ بۆ مزگەوتەکان. بۆ نمونە ئێستا ئەم شارێ منی تێدا هەم لە 3 کەسێکی مسلمانە، 500 تقریبا 50,000 کەسی تایە، 166,000 مسلمانی تایە. الحەمدولله نزیکی زیاتر لە 110 مزگەوتی تێدا هەیە. هەر مزگەوتێ بچۆ بەردەوام 5 فەرزە خەڵکی تێدا هەیە بە جۆش و خڕۆش و خەڵک ڕوو کاتە مزگەوت. بەڵام ناژووترێ بڵێن بەخوا ئەمانە نوقسانیمان نییە وەنیە، گلەیشمان هەیە بەڕاستی لە زۆری لە تەسەڕوفات و لە ئاکار و ئەبوایشتی باشتر و چاکتر بکرایە بەڕاستی، بەڵام لە چاو خۆی لە چاو ئەو واقعی کە خەڵک تیا ئەژی بەڕاستی زۆر باشن. زۆر باشە. مامۆستا چۆن ینی هەوڵتان داوە ئەنی ئەبینین جەژن تقریبا 2 بۆنی ئاینیمان هەیە، 2 جەژنمان هەیە لە ئیسلامە، جەژنی ڕەمەزان و قوربان. زۆر گرینگە ئێوە لەوەیە کە هەوڵتان داوە گەرم و گوڕێکی زۆر زیاتر بە جەژنەکان بدەن، یعنی بە تایبەتی بۆ نەوەی ئێستا
ئەم هەوڵەت چۆن بووە پێتان وایە هەوڵەکان کاریگەریان هەبووە بە تایبەتی لە سەرنەوەی ئێستا کە ئەبینین نەکار لە تاراوگە بەڵکو لە کوردستانیشنەوەی ئێستا زۆر گرنگی بە بۆنە ئاینەکان نادا کە ئەمە زۆر گرنگە لەوێ بتانی لە وڵاتێکی غەریبی دوور لە کەسوکار بتانی زۆر باشی جەژنی ڕەمەزان و قوربان زیندوو بکەیتەوە هەڵسەنگانتان بۆ ئەوە چییە نەوەی ئێستا چۆنە بینن لەوێ ئایا گرنگی بەم جەژنە نادەن؟ وڵی لە ڕاستیدا نەوەی نوێی ئێمە ئەوەی کە بۆ نمونە باسی بەریتانیا بکەم زۆر جێگەی دڵخۆشیە یعنی ئەگەر باسی کوردەکان کەین بە نمونە یعنی تۆ تەماشاکە ئەم گەنجە جوانانە هەر لە 30 ڕۆژی ڕەمەزانەوە خۆیان حازر کردووە بۆ جێوێکی عیبادەت ئەمێننەوە تێمانە هەیە جگەلەوەی حتا مەسەن لەبەرکردنی قورئان هەموو مزگەوتەکان دەرسی کوردی تێدا هەیە دەرسی عربی تێدا هەیە پەروەردەی ئیسلامی تێدا هەیە جگەلەوەی سێم بۆ من لەم مانگی ڕەمەزانە ئێمە هاتین بۆ نمونە بێجگە لە وەتر و لە تەراویحەکە ئێمە بۆ شەو نوێژیشمان هەبوو 8 کات بەڵام پێشەوە شەو نوێژەکە دروستکە 4 ڕکعاتمان داناوە بۆ گەنجەکان بۆ نمونە 2 ڕکعات بۆ گەنجێکیان بۆی فێروێت ڕابێ تیانە هەبوو 7 ساڵ عەمری هەبووە ماشەڵڵا قورئانێکی جوانی لەبەرە تێمانەی ئەسڵەن هەر لە کوردەکانە حافظ قورئانن ئەجاکە بێنە سەر کولتوری کوردی بۆ نمونە یا بێنە سەر جەژنەکان هەچی مزگەوتێکە یعنی ماشەڵڵا ئەوەنە جێگەی دڵخۆشیە جێگە نابێ بچیتە ژوورەوانێ ئەنی زۆریشی بەڕاستی لە گەنجەکانن زۆریشی لە گەنجەکانن کاتێکە یعنی ئەخە تۆ حسابکە لە جاری وهەیە لە بەریتانیا 4 نوێژ ئەکرێت لە مزگەوتێکە 4 باوڵێ نوێژی جەژن نەکرێت لە 6:30 تایەتی دێ بۆ نوێژی جەژن تایەتی 7:30 تایەتی 8:30 ئێ باش ئەم گەنجانە هەمووی بە جۆش و خڕۆشیەکەوە ئەم مانگی ڕەمەزانە بەو هیلاک و ماندوویە کاتێکەڵێ بۆ نوێژی جەژن هەمووی بە گەرموگوڕی دێت و بەڕاستی ڕووە کاتێکی ماڵەکانی خوای پەروەردگار بۆی باوەشکا بە یەکا و گەردن ئازایی کەن لە یەکا بەڕاستی مامۆستا ژیان لە وڵاتی غەریبی تا چەند پێویستی بەم کۆڕ و کۆڕبەندانە هەیە یعنی ئێوە ڕۆڵێکی گەورەتان هەیە لە کۆکردنەوەی موسڵمانان لەوێ وەکو بانخوازێک تا چەند گرینگە مرۆڤەکان لەوێ کوردەکان کۆ بنەوە و جارێک تر بتوان ئیمانیان نوێ بکەنەوە و گوێ لە ئامۆژگاریە بە سوودەکانی جەنابتان بگرن ژیان لە وڵاتی غەریبی تا چەند پێویستی بەم کۆڕبەند و کۆبوونەوەنە هەیە؟ وڵی لە ڕاستیدا ئەنی زۆر جانیسان ئەگە خۆی لە واقعەکە نەژی نایزانێت وەنیە یعنی بە تایبەتی ئەوەی کە دێ بۆ من زیاتر لە 22 ساڵە لەم وڵاتەدام لەوانەیە زۆرترین خزم و کەسوکار لە دەوری من بێ وادانێ بەس وەڵڵاهی ئێستەکانیش نییە هەر یەکێکمان هەر خۆمان بەچێ زانین هەر بە غەریبە زانین دەی باشە ئەو گەنجانەی کە هاتوونە ئەم وڵاتە ئێمە نزیکی 300,000 کەسمان هەیە بڵێن لە کورد لە بەریتانیادا دەی باشە لەوانەیە هەر لە ماوەی ئەم چەند ساڵەدا حدودی با بڵێن لەوانەیە بڵێن 50,000 کەس ئیزافە بوو بێت ئەمانە بەخوا من چەندین کەسم بینیوە بۆ نمونە کاتێککە دوورە لە دایکی لە باوکی کاتێککە دێتە دەرەوە یا مناڵی بەجێهێشتووە یعنی فعلا لە خەفەت و ناڕەحەتیەکە بووە بەڵام مزگەوتەکان دەوری دایک دەوری باوکە بینن بەڕاستی بۆچی بۆ ئەو خەڵکە مزگەوتەکان هەموویانی کۆ کردوێتەوە ئەو گەنجانە کاتێک کە دێنە مزگەوت بە قسەی خۆش بە هەموو هاوکاریەک ئێستا مەسەرەن لە مانگی ڕەمەزانە زۆربەی مزگەوتەکان ئیفتاری تیا هەبووە 30 ڕۆژ ئیفتاری تایە تەنانەت لە پارشێوەکانە هەمووی پارشێوێکی جوان لە ڕۆژی جەژن بەس زۆر جار تۆ ئەگەر بوون وەنە بە حەزەکەی وەزی مادیشت باش بێت بەسگە بە تەنیا بووی لە ماڵەوە ڕۆژی جەژن هەست بە غەریبیەکەی بەڵام بەعکسە لێرەوە نییە لێرە الحەمدلە هەموو ئەو گەنجانە کۆکرێتەوانێ و سفرەوخوانێکی ڕەمەزانی بۆ دروست دەکرێت بە شلێ قەیسیەوە یعنی ئەوە ویستم ئەو پرسیار لێ بکەم مامۆسای بەڕێز لەوێش هاوشێوەی لای خۆمان بەیانیان بە شلەی قەیسی و بە برنجی کوردی و بەم شتانەوە پێشوازی لە جەژن کراوە بەردەوام جاگەر باسی لێکم بەڕاستی نییە دەدی کابراوەتی وتی ئەبی نازەوە ئەبێ نازە بەمارێک و دێتە دەشارم لەم لە ڕاستیدا لێرە عینەن کوردستان هەم بە یاڕەبی خوای گەوربی بەخشێ بە هەموو کەسێ بەڕاستی بە شلێ قەیسیە بە کشبیشە سپاس بۆ خوای گەورە الحەمدولیلا ئەوەی کە جاران هەرێکێکمان خواردومانە بە زیاترەوە لە بەیانیانە حازر ئەکرێت مامۆسا زۆر جار کە گەنجی ئێوە بینین
گلەی ئەوە کە دەڵێن زۆربەی کاتەکانمان لە ئیش و لە کارە یعنی کاتمان زۆر کەمە بۆ ئەنجامدانی عیبادەت و ئەوانە هەر بەڕاست لە تاراوگە و بە تایبەتیش لە بریتانیا خەڵک کاتی کەمە بۆ مەسلەی ئەو کۆبوونەوانە بۆ زیندوکردنەوەی جەژنەکان بۆ ئەوەی کە بە گەرم و گوڕی پێشوازی بۆ لە مانگی ڕەمەزان بکە لە پێشوازی لە جەژنەکان بکە هەر بەڕاستی وایە خودە مەکەم تەرخەمی تایەکە خۆیەتی وڵی لە ڕاستیدا من وای ئەبینم کەم تەرخەمی تاکەکە خۆیەتی بە تایبەتی لە ڕۆژی جەژنە من زۆری لەوانە ئەبینم بۆ نمونە کە بزنسیان هەیە دوکانەکانیان داخستووە یعنی بۆ نمونە ئەگەر هەر کەسێ خۆی بێوێت تۆ بۆ نمونە 12 مانگ تۆ ئیشەکەیت لە ساڵێکە وەنیە چی ئەبێ ئەگەر 2 ڕۆژ بڵێ کاکە من ئەم 2 ڕۆژ بە وەساکەت بڵێ کاکە من نایم بۆ ئیش فەرەزن وەنیە بە تایبەتیش ئەگە باسی نوێژی جەژن و تێکەڵای مسلمانان تین کاتەکەی کاتی بەیانیانە بۆ هەموو کەسێکە گونجێت ینی گەرمەی ئیش نییە خەڵکێکە زانم کاتێک بۆ نمونە دێ بۆ ئەوێ جەژن پیرۆزەیەکی جوانەخا بۆ نمونە نانی بەیانی ئەخوا ئیسلاحەتەکە دوایە چێ سەر ئیشەکە یەقەی چێکە خوارەسکی با یا ڕەبی بەڵێ بەشێکی زۆری بەڵام لە عینن کاتیشە بۆ با بڵێن پێنج فەرزە نوێژەکان یا بۆ کاتەکانی تر ڕاستە الحەمدولillah زۆر بە گەرم و گوڕی دێن بەرەو مزگەوتەکان بەڵام بەشێکی زۆری بەدەست خۆی نییە بۆ نمونە لە شوێنێک ئیشەکە شەفتەکەی وا کەوتووە ناتوانێت بەڕاستی ڕێگەی پێ نادەن بەڵێ مامۆستا جناب دۆکو بانخوازێک لەوێ کاری بانخوازی لەوێ چۆن دەبینی ئایا ینی بە بەرنامە ئەم کاری بانخوازی ئەکەن هەفتانە کۆبوونەوەتان هەیە بەردەوام کاری بانخوازێک لەسەر شانی ئەوە قورس نییە کاری بانخوازی لە وڵاتی بریتانیا وڵی کاری بانخوازی هەر کەسێک بۆ خۆی بۆ نمونە ئێستا ئەگەر یەکی دوکانێکی هەبێ بەیانی سەعات 6 بەیانی ئەگەر بڕوا بۆ ئەوێ مادەم کەسابەتێکی دنیاوی لێکات هەست بە هیلاکی ناکە چکارڵێ پارەی لێ پەیاکەم کاری بانخوازیش بەڕاستی مادەم کارێکی قیامەتیە هەمومان کاتێک کە هەست بۆەوە ئەکەین یعنی جاری وا هەیە من چوم بۆ سوڵحێک بنمونە 3 شەو و 3 ڕۆژم پێچووە ماڵم ناڵم بەجێ هێشتووە با یەک زەڕە هەستم بە ناڕەحەتی نەکردووە بۆ نمونە لە دەشەوی ئەخیرە ڕۆژتین بۆ نمونە بۆی کە دەرسێ بڵێنەوە لە شارەکانە هەر لەو شەوەدا 7 سەعات سیارەمان کردو ئەم سەراوسەر بڕوا بکە ینی من زۆر دەرباسی ئەوەکەم وتومە ئەم 7 سەعاتم بڕیوە بەقەدەر 7 دقە ناڕەحەت نەبووم یعنی 7 سەعات ڕێگەت بۆ وتارێکی سەعاتی بۆ نمونە بەڵێ ئەرە وڵات تقریبا حساب بکە لێرە ڕۆشتوم بۆ نمونە بۆ شاری ئیپسویچ 4 سەعات و شتێک بۆ نمە ڕۆشتوین لەو سەرۆژ بە 3 سەعات و شتیش گەڕاوینەتەوە لە یەک کاتە چەند سەعاتی کەم لە خزمەتی ئەو برایانە بووین و گەڕاین نە ماڵی خۆمان و هەر کەسێکیش بەڕاستی لەسەر گیفانی خۆ ینی فی سەبیلیللا مامۆستا بەڵام الحەمدولillah بەڵێ بە دەمەوهاتنی گەنجان بە دەمەوهاتی خەڵک بۆ ئەم کۆڕبەندانە بۆ ئەم وتارانەی جەنابەت بۆ ئەم کاری بانخوازیە چۆنە واللهی زۆر جێگەی دڵخۆشیە کاتێک کاچی بۆ ئەم شارانە ینی بە دەموچاوێن ئەیبینیت مەسەن بۆ نمونە تۆ لە دەشەوی ئەخیرە کابرا بۆنم بە ڕۆژ ئیشی کردو وەنیە گەنجێکە غەریبە وڵای من بۆن من دایم لە دەرسەکانمە حەزەکەم کورد بێت بنمونە کەچی کاتێک ڕۆشتم بووە من سەی دەموچاوەکانەکەم بزان ماندوێتی بێتاقەتی مەسەن بێزاری لە دەرسەکان جاری وایە من بە 20 دقە حەزەکەم تەواویکەم هەر ڕۆشتم 45 دقەم پێچوو بۆ سەی دەموچاوەکانەکەم یەک نەفەرێ بێتاقەتی پێوە دیار نییە ئەمە جێگەی دڵخۆشیە بەڕاستی بێگومان مامۆستا مزگەوت زۆر گرینگە لە تاراوگە و هەوڵی باشی شەیە بۆ کردنەوەی مزگەوتی زۆر ئەوەی کە ئێمە بەردەوام ئاگامان لێ سوپاس بۆ خوای گەورە مزگەوتەکان چۆن ئەبینی کوردانی بەریتانیا مزگەوتەکانیان قەرەباڵغ کردووە پێ دوایە هەوڵی باشیە بۆ کردنەوەی مزگەوتی نوێژ مزگەوتەکان بێناز نین لە تاراوگە وڵی لە ڕاستیدا مزگەوتەکان هیچیان بێناز نین زۆر بەنازن لە ڕاستیدا یعنی تۆ حساب کە ئێمە ئەگەر باسی کوردەکان کەین بنمونە چین مزگەوتمان هەیە لە خوای گەورە بەزیابێ ئێستش لەبەرەوەی دوعاتمان کەمە ئێمە لە دەرەوە بەخوا ئێستش ئەگەر دوعاتمان هەبێ لێرەدا ئەتوانێت چلی تریش بکەیتەوانێ زۆربەی شارەکان بۆ نمونە یعنی خەڵکی زۆری تێدا هەیە بەڵام تۆ فریا ناکەوی لە ڕاستیدا مەسەی تۆ من هەر نەفرێک
ماڵ و مناڵی هەیە زەختی زۆری لەسەرە هیوامان هەیە هەر تەلەفۆنەکەی ئەو منەی تەلەفۆن بۆ ئەکرێ مەجای هیچی نامێنێت لەوە حەق و ماڵ و مناڵەکەشی پێ نەدرێت ڕاستە جا بۆیە بەڵێ فەرموو بەڵێ فەرموو ئەجا بەنسبەتی بوونم مانخوازەکانەوە بوونم لە مزگەوتەکانە فعلا مزگەوتەکان زۆر بەڕاستی مزگەوت لێرە جیاوازە لە شوێنێکی تر یعنی جاری وایە هەستەکەم ئەڵێم دەوڵەتێکی بچووکە یعنی هەموو شتێکی هەیە چۆن ئەڵێ ئەمە یا مەسەلەن حیزبێک ئەڵێ ئەمە عیلاقاتی هەیە و ئەمە دارایی هەیە وەنیە ئەمە جەوێکی بەم شێوازە ئەبینی هەموو ڕۆڵەکە بینن یعنی سێ تۆ سەری ئیمای مزگەوتکە ئەبێت بۆ نمونە ژنمارە ئەبڕێت بە نمونە سڵحەکات یارمەتی کۆکات و بۆ فەقیر و هەژاران بە هەر نەڵێن ئیمام با بڵێن ئیدارەی مزگەوت و ئەهلی مزگەوت بەگشتی وەنیە ئەنی ئەگەر سەیریکەی هەموو ڕێگاکان ئەگرنە بەر بۆچی بۆ ئەوەی کەوا بۆ قیامەتی خۆیان پاشانیش دڵی ئەو خەڵکە خۆشکەن تا بتوانن کۆمەڵگایەکی چالاکی باشی لێ دەرچێت مامۆسا هاوشێوەی ئێرە بەیانیانی جەژن ئەو کوردانی کە لە یەکەوە نزیکن سەردانی یەکتری ئەکەن یعنی گەرنازایی لە یەکتری ئەکەن ئێمە بۆتە دوو بەشێکیان لە کاتی با بڵێن نوێژی جەژنە کە نوێژی جەژن تەواوە بێ هەمووی ئەهلی مزگەوت لە جەوێکی زۆر خۆشایە بەڕاستی ڕسم گرتن لەگەڵ یەکتری باوەشکردن بە یەکتری یاگەردن ئازایی لە یەکتری شیرینی دابەشکردن نوێژی جەژن بڵێن عەفوەن لە دوای ئەوە خواردن بۆ زگوردەکان ئەمە کۆمەڵەشتی تایبەت کە ئەو مەراسیمانە ئەگیرێتە بەر لە دوای ئەوەش هەر کەسێک بە پێی توانای خۆی بە تایبەتی لە ڕۆژی یەکەم لە ڕۆژی یەکەم ئەوەی پێی بکرێ ماڵ بە ماڵ ئەگەڕێن بەخوای شاری وامان هەیە عینەن کوردستان یعنی ئەڕۆن جاری وایە 20 کەس 30 کەس بەیەکەوە یەک بەیەک تەقاتە لە دەرگاکانە و سەلامە لێکن و جەژنە پیرۆزیان لێکن و نقڵەکەی خۆ هەڵەگرێوت و دیسانە دەگەڕێنەوە بەڵێ مامۆسا کاتمان بەرەو کۆتاییە ڕۆحەزەکەم دوا پەیامت چۆن ئامۆژگاری کوردانی تاراوگاکەی کە لە زیندووکردنەوەی ئەم دوو جەژنە ئەو جەژنی ڕەمەزان پێ دوایە دەبێت چی بکەین بۆ ئەوەی کە کوردانی تاراوگا زیاتر گەرم و گوڕ بن لەم بۆنانەیە وڵی لە ڕاستیدا من داوا لە هەموو برایان و خوشکانەکەم هەر کەسێ خەریکی کار و کەسابەتی خۆی بێت بەڵام ئاگاشی لە دینەکەی خۆی بێت وەنیە چکە ئەوەی کە ئێمەی بەستووەتەوە بریتێ لە دینەکەمان ئەوەی کە ڕەبتی بە ئێمە دروست کردووە ئەوەی کەوا ئێمە وای لێ کردووە یعنی جۆرێک لە قوتمان هەبێ لە دەرەوە بریتێ لە دینەکە و بریتێ لە مزگەوتەکان بۆیە ئەگەر تا چەندێ پابند بن بە مزگەوتەکانەوە ئەوەندە زیاتر هەم بەرەکەتی خوا ئەڕژێ بەسەریانە هەم بەڕاستی کێشەکانیشتە بۆ چارەسەر بێ بإذن الله تعالى. بەڵێ مامۆستا حەمە ڕەشید پێنجوێنی بانخواست کە لە وڵاتی بریتانیا لەگەڵمان بووی زۆر سپاس بۆم کاتی کە بەێمەت بەخشی سپاس هەمیشار لە جەژن و بەختەوەری خۆشیابن. سپاس بۆ جەنابیشتان ئێوە شەروە هەسڵاو ڕێزمان هەیە با سەلامەتان سپاس جایکتر بەڕێز خۆشەویستانم